جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ هاوکارم ئەمیر جارێکی تر دەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لەم بەرنامەیە. بەڵێ عزیزان لەلای منی شەوە سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەم هەفتەیەش لەگەڵمان بن هەر وەکو ڕەواڵی هەمیشەیەم بەرنامەیە بە کۆمەڵە بابەتی جۆرا و جۆر لە خزمەتتانداین و تا و جێگایی کە مەجالیش بێت وەڵام بە پرسیاری ئێوەی ئازیز جەدەینەوە ناوبڕێکی کورد ببینن لەگەڵ گوڵناز دەینەوە خزمەتتان و بابەتەکان دەست بە دەکەین. عشقی قد و باڵای بووم بەلایکی داڵی توورە ئای لاچن گیان لاچن یارەکەم دێ با بیبینم ژەرگی من هەمووی لات لەتا ئەوسا ڕێژنەکە برینە برم بالله وايا ولا طول الشعبي من بيبينا أوري لمن برد أوايا وسنجي بفريح وشينا هاي لا تشنجان لا تشنجان
وەکو دڵم بریندارە ئەو سەڕش دەکا برینە دەسمەڵ حەریری ئاسکا و ڕەپاڕی داڵی ئاسکا دەسمەڵ حەریری کاسکا و ڕەپاڕی داڵی ئاسکا دەوای دووماچم لێ کرد هەتی و هەڵات ئەم باسکە و باسکە دەوای دووماچم لێ کردێ هەر وەکو کۆتری داهاسکە ئای لاچن گیان لاچێ دیارەکەم دێت و ڕادەبرێ هەر کەس بێت و بیبینێ پێشەگە خۆدا دەیگرێ ئەمیر هەروەکو ئاگاداری هەفتەی ڕابردوو ڕووداوێکی ناخۆش لە نێوان دوو باڵی ناکۆک لە کۆمەڵی شۆڕژگەڕی کوردستان ئێراندا ڕوویدا و زۆر بەداخەوە لە کامی پێکدادانی کورسماوەی چەکداری دوو پێشمەرگە گیانیان لەدەستا و دوو کەسی تریش بریندار بوون. هەر لەم ماوە بەم بۆنەوە گەلێک پەیام و نامەمان بۆ هاتووە لە زۆربەی ئەم نامە و پەیامانەدا جگە لە دەربڕینی نیگەرانی لەم ڕووداوە دەستبردن بۆ چەک لە کێشەی ناو حیزبی و بەگشتی لە نێو ئۆپۆزیسیۆدا بە توندی محکوم کرابوو. هەروەها پرسیاریان لێکردوین کە لەم بابەتە ڕوونکردنەوەی زۆرترمان هەبێت. بەڵێ گوڵ ناسوایە بە سپاسەوە لەم ئەزیزانە و ئێمە شوێڕای دەربڕینی بێزاری خۆمان لە ئاس ئاوا ڕووداوێک پێش هەموو شتێک پرسە و سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵە و کەس و کار و هاوڕێیانی ئەو دوو پێشمەرگە گیان بەخت کردووە دەکەین. وردەکاری زۆرتر لەو بارەوە دادەنین بۆ خۆیان واتە ئەو دوو باڵە کە ئێستا باڵێکیان لە ڕاگەاندنێکدا بڕیاریانداوە بە ناوی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان درێژە بە چالاکی سیاسی خۆیان بدەن تا بە دوواداچووندا بکەن و بیرروڕای گشتی لێ ئاگادار بکەن. بەڵام ئێمەش دەنگمان دەخینە پاڵ دەنگی هەموو خەڵکی کوردستان و دەنگی هەموو ئەو ئەزیزانە کە پەیامیان بۆ نردوین کە دەستبردن بۆ چەک لە کێشە سیاسیەکاندا ڕێگە پێدراو نییە و دەبێت بە توندی محکوم بکرێت. بەڵێ ئەمیر من پێم وایە کێشەی سیاسی لە نێو هەر حزبێکدا شتێکی ئاساییوە و نابێ وەکو خاڵی لاواز چاوی لێ بکرێ. ئەگەر ئەم کێشە سیاسی و ڕێکخراوەیە بە فەرهەنگی دیالۆگی شارستانیەتی بچێتە پێشەوە لە ئاوا حاڵەتێکدا کێشە و ململانەی سیاسی دەبێتە گەشەی چالاکی ئەم حزب یان ئەوی تر. تەواوی کێشەکە لەوەدایە کە ئەم فەرهەنگە سەرڕای ئەوەی کە هەمومان لە قسەدا قبوڵی ئەەکەین بەڵام لە کردا بەڕێوە ناچێ و ڕووداوی ناخۆشی لێ دەکەوێتەوە. پرسیار ئەمەیە بۆ لە عەمەڵدا بەڕێوە ناچێ. دەتوانی زۆر هۆکاری هەبێ بە بڕوای من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی قبوڵ نەکردنی ڕاوبۆچوونی جیاوازە. ئەم قبوڵ نەکردنی یەکتر مێژوێکی دوور و درێژی هەیە. لە ڕاستیدا دەتوانین بێژین کاریگەری فەرهەنگی دیکتاتۆر بە تایبەت لە وڵاتانی دواکەوتوو پێوە دیارە. فەرهەنگی چینی دەسەڵاتدار لە وڵاتانی وەکو ئێران کە بەداخەوە باڵی کێشاوەتە ناو چالاکانی سیاسیش ڕۆحی پاوانخوازی کە گۆیا تەنیا خۆم یان حزبی خۆم لا بەرهەقە ئاوا بۆچوونێکی ڕێگە ئەدا تا نیروی جیاواز بەلادان لەم حەقە ساختگیە پێناسە بکرێ و بە شێوازی جۆر بەجۆر بەستە بە میزانی هێز و توانایی ئەم گۆیا لادانە سزا بچێ تا ئەو حەقە جێگیر بکرێ. هیوادارم کۆمەڵگامان بەرەو ئەوە بڕوات کە لە جیاتی ڕۆح و کولتوری دیکتاتۆریەت ڕۆح و کولتوری ئینسانی جێی خۆی بکات و کەس و هیچ حزب و لایەنێک لایوانە بێ کە هەموو حەقیقەتەکانی پێیە بیرروڕای جیاوازی قبول بکرێ و ڕێگا بە هیچ تونند و توێژێک لە کێشە سیاسیەکاندا نەدرێ. بەڵێ گوڵناس کاتێک چاوم لە پەیام و نامەکان دەکرد قسەیەکی زۆر دڵسۆزانم بەرچاوکەوت کە باسی لەوە دەکرد کە دژمن لەم جۆرە ڕووداوانە کەڵک وەردەگرێ بۆ دژایەتی لەگەڵ کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان بەگشتی. ئەمە ڕاستە و نابێ گومان لەوە بکەین کە دژمن لە هەر دەرفەتێک بۆ دژایەتیکردن و
بڵاوکردنی تۆی ناومێدی و بێهیوایی کەڵک وەردەگرێ گلەیش نابێت لەوام بکەین ناوی خۆی بەخۆیەتی دوژمنە دەبێ گلەی لە خۆمان بکەین کە نابێت دەرفەتی وا بڕەخسێنین کە دوژمن کەڵکی لێوەرگێ ئەوەی ڕاستی بێ ڕووداوی نەخوازراوی لەم چەشنە دیارە دەبێت دەرسی لێوەرگیردرێت کەوێتە بەرڕەخنە و مەحکوم بکرێت بەڵام بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان و کۆمەڵە لەم بزوتنەوەدا ئەوەندە زەرفیەت و هێز و توانایی هەیە کە مەجای دوژمن بۆ دژایەتیکردن بەرتەسبێتەوە. بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان ئەگەر هەر ئەم 44 ساڵە لە بەرچاو بگرین گەلێک بواری تێپەڕاندووە و گەلێک دەستکەوتی بەدەست هێناوە و هەر بۆیە وەکو بزوتنەوەیەکی بەهێز و زیندوو ئەمڕۆ لە ساحەی سیاسی ئێراندا سەربەرزە و دەدرێژێتەوە. ڕووداوی ئەم جارە بە هەموو ناحەزیەکانیەوە ناتوانێت ڕوخساری ئاوا بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ناشرین بکات بزوتنەوەی کە دژی بێمافی و هەڵاواردن و نابەرابەری و ناعەداڵەتی پێی گردووە و درێژەی هەیە بێگومان لەسەر ڕێگای خۆی تووشی گیر و گرفت بووە و دەبێت بەڵام هیچ کام لەم گیر و گرفتانە نەبووەتە هۆی ڕاوەستان و ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی زیاتری ناوە بۆ گەیشتن بە ویست و داخوازیەکانی بەڵێ تا ئەو جێگەیش بە کۆمەڵە دەگەڕێتەوە دەبێت بڵێم کە وشیاری خەڵکی کوردستان لە ڕادەیەکدا هەیە کە ڕەوتە جیاوازەکان کە بە ناوی کۆمەڵە چالاکی دەکەن لێک جیاکاتەوە من پێم وایە کۆمەڵە ئەو ڕێبازەی گرتوۆتە بەر تەنیا لە ڕێکخراوێک لە ئەو دیوی سنوور پێناسە ناکرێت ڕەوتێکە بۆ جوابدانەوە بە زەرورەتی ژیان هەر بەپێی ئەو زەرورەتە تێکەڵە لەگەڵ ژیانی خەڵکی کوردستان و بەو مانایە تێکەڵە لەگەڵ بزوتنەوەی خەڵکی کوردستان لە پێناو ژیانێکی باشتر هەر بۆیە کۆمەڵە دەبێت لە ڕوانگەیەکی بەرفراوانی کۆمەڵایەتیدا پێناسە بکەین کۆمەلگایە کە لە ستەم و ناعەداڵەتی یاخی بووە بەڵام بۆ ئەوەی بتوانێت ئەرکی خۆی بۆ وەدی هاتنی ئاواتەکانی بباتە پێشەوە دەبێت مدرن بێت مدرن و ئەوڕۆیی بوون واتایەکی کۆنکرێتی هەیە بە مانای ئەوەی لەگەڵ پێشکەوتنەکانی زانستی زەمانەی خۆی بچێتە پێش لە هەڵەکانی ڕابردووی دەرس وەربگرێت کراوە بێ بۆ ئاڵ و گۆڕ و کراوە بێ بۆ پێداچوونەوە و کراوە بێ بەرامبەر بە بیری نێو پێشکەوتنی نێو هەموو کاتێک هەوڵ بدات کە ڕۆژ کە بە ڕۆژ بێت و بۆچوونەکانی بە زانست پێش ئەستور بکات بە کورتی پێویستە ڕۆڵەی زەمانی خۆی بێ و تەنیا بەم جۆرە دەتوانێت وەک ڕێبازێک جواب بە زەرورەتی ژیانی ئەمڕۆ بداتەوە. ئەمیر بابینەوە سەرە و بابەتەی کە پێشووتر قسەمان کرد هەر کاتێکی ژوانە بووێ یان لەم ڕێبازە لایدا بوێ کەوتوتە بەر ڕخنەی خەڵکی کوردستان بۆچی؟ چون خەڵکی کوردستان کۆمەڵا وەکو جەریانێکی چەپ و سۆسیالیزم با ڕێبازێک زانیوە و دەزانن تا تێکۆشانیان بۆ چارەسەرکردنی کێشە سەرەکیەکانی ژیانی ئەمڕۆییان پێ چارەسەر بکەن ڕێبازێک کە پێداگری لەسەر قازانج و بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە کەوابوو کۆمەڵا وەکو ڕەوتێکی کۆمەڵایەتی دەبێت چاوی لێ بکرێ لەوانەیە هەڵسو کەوتی ئەمیان ئەو جەریان کە بە ناوی کۆمەڵە چالاکی دەکەن نوێنەرایەتی ئەو ڕۆتە کۆمەڵایەتیان نەکەن بەڵام ڕەوتی کۆمەڵایەتی بۆ ڕزگاری ڕێگای خۆی دەپێوێ و بە ڕووداوی لەم چەشنە ئەگەر چی پێی نێگەران دەبێ بەڵام بەر بە دەریای ڕێگایی ناکرێت. بەڵێ هەر وەک تۆش باست کرد گوڵناسەر ڕای ئەمانە گەرەکمان بێیاننا دژمن لە هەر دەرفەتێک کەڵک وەردەگرێتە ئەم ڕەوتە کۆمەڵایەتی لاوەز بکە و ناومێدی لە نێو خەڵکدا پەرە پێ بدات بەڵام خەڵکی وشیاری کوردستان سەرڕای ڕەخنەی بەجێگایان لەلایەنە سیاسیەکان بە درێژە پێدان بە خەبات و تێکۆشانیان دژی دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی لە پێناو گەیشتن بەویست و داخوازیەکانیان هەوڵ و تەقەلای ئەم ڕژیمە پوچەڵ دەکەنەوە قسەکە زۆر ڕۆشنە گیرم ئەمیان ئەو جریانی سیاسی هەڵەیەکی کردبێ یان لەو ڕێبازە لایدا بێت بەڵام خۆڕەوتی تێکۆشان بۆ ژیانی باشتر ناوەستێت ڕەوتی خەبات و تێکۆشان دژی زڵم و زۆر بێعداڵەتی کە سەرچاوەکەی نیزام و سیستمی سەرمایەداریە وەستانی نییە ئەمە گرفتی سەرەکی کۆماری ئیسلامی وەک پارێزەری ئەم سیستم و نیزامە گەندەڵەیە جاری وایە بە هێزکۆکردنەوە و هەڕەشەکردن و ناردنی درۆن و موشک دژی ئەم ڕەوتە کۆمەڵایەتیە دەست بەکار دەبێت جاری وایە بەگرتن و ئەزیەت و ئازاردان و لە سێدارەدان هەوڵ ئەدات بەری پێبگرێ و جاری واشە لە دەرفەتێکە لە هەڵە سیاسیەکاندا بۆی دەڕەخسێ دەست دەکات بە بمبارانی تەبلیغاتی چاواشەکارانە بۆ گۆڕینی ڕاستیەکان بە هەمووی ئەمانەوە وەک گەلێک کۆسپ و مانع کە کۆماری ئیسلامی پێکی دێنێ
خەڵکی کوردستان شام بەشانی بزوتنەوە ڕادیکاڵە پێشڕەوی سەراسەری ئێران هەنگاو دەنێت تا خۆی بەهێز بکات و بەهێزی خۆی کۆماری جەنایەتکاری ئیسلامی وە کۆسپی سەر ڕێگەی ئاواتەکانی لە گۆڕ بنێ بۆیە جێگای خۆیەتی قسەکانم بەم دروشمە تەواو بکەم بژی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان. گوڵناس هاوڕێکی بەرنامەکەمان بەناوی ناسر لە پامێکدا نووسیوێتی زۆر جار باس لە پەیماننامەی لۆزان و سیڤەر دەکرێت داوامەوەیە باس لەم دوو پەیماننامەیە بکەن بەسپاسەوە لە کاگ ناسر ئەگەر گەرەکمان بێ زۆر بە کورتی باسی ئەم دوو پەیماننامێ بکەین دەبێ بێژین پەیماننامەی سیڤەر لە دەی هەشتی 1920 زاینی لە نێوان دەوڵەتانی تورکیە و بریتانیا و فەڕەنسا و چەند وڵاتی تر مۆرکرا. شەریف پاشا وەک نێونەری کورد بواری پێدرا بەشداری لەم کۆبوونەوە بکات. ئەم پەیماننامە وەک چارەسەر بۆ کێشەی وڵاتانی ژێردەسەڵاتی عوسمانی کە هاوپەیمانان داگیریان کردبوو بەسرا کە لە 422 مادە پێک هاتبوو کە بەندەکانی 62 63 64 دەربارەی ناوچەی کورد و ناوچە کوردیەکان بوو. لە مادەی 62 دا هاتووە لیژنەیەک لە سێ ئەندام پێک دێت کە لە سێ کەسایەتی واتە بریتانیایی و فەڕەنسی و ئیتالیا کە حکوومەتی ئەو سێ دەوڵەتە دیاری دەکەن مەڵبەندی لیژنەکەش شاری ئیستانبول دەبێت. ئەم لیژنەیەش پێویستە لە ماوەی 6 مانگدا کارەکانیان ئەنجام بدەن. کارەکەشیان ئامادەکردنی یاسایەکە بە مافی فەرمانڕەوایی حکمی خۆجەیی بۆ کوردستان کە زۆرترینی دانیشتوانی کوردن و کەوتۆتە خۆرهەڵاتی فۆرات و باشووری سنووری ئەرمێنیا و باکووری سنووری سووریە و عێراق دیاری دەکات. هەروەها لە مادەی 63دا دەوڵەتی عوسمانی پەیمان دەدات بە پێی بڕیارەکانی لیژنەی ناوبراو کە لە بەندی 63دا هاتووە دوو لیژنە ئامادە بکات و لە ماوەی 3 مانگدا دوای دەرچوونی ئەم بڕیارانە بڕیاری پێویست جێبەجێ بکات. مادەی 64 دەڵێ ئەگەر گەلی کورد لەو ناوچەی کە لە بەندی 62دا هاتووە لە ماوەی ساڵێکدا ڕووی کردە کۆمەڵەی نەتەوەکان و زۆرترینی دانیشتوانی ناوچەکە ئارەزووی جیابوونەوەیان کرد لە تورکیە و ئەگەر کۆمەڵەی نەتەوەکان زانیان ئەم گەلە شایانی ئەم سربەخۆیەن ئەوە کۆمەڵەی نەتەوەکان ئامۆژگاری تورکیە دەکات بۆ ئەم مەبەستە تورکیەش دەبێت ئەم ئامۆژگاریانە جێبەجێ بکات بەوەی واز دەهێنێت لە هەموو مافەکانی خۆی لەو ناوچانە کە ئەم پەیماننامە دەیگرێتەوە. ئەگەر ئەم واسێنانش لە کاتی خۆیدا جێبەجێکرا ئاوا هێزە هاوپەیمانەکان هیچ کۆسپێک ناخەنە بەردەم ئەم ڕێگایی کە دەبێتە هۆی یەکگرتنی ئەم دەوڵەتە کوردیە سربەخۆیە لەگەڵ ئەو کوردانەی لە ویلایەتی موسڵیشدا دەژین. بەڵام ئەم پەیماننامەیە سەری نەگرت و پەیمانێکی تر شوێنی گرتەوە کە ئەویش لۆزان پەیمانی بوو. پەیماننامەی لۆزان لە 24 گەلاوێژی 1923دا لە شاری لۆزانی سوئیسا لە نێوان دەوڵەتانی بریتانیا و فەڕەنسا و تورکیە و چەند وڵاتی تر بۆ ناسینی دەوڵەتی نوێی تورکیە و پێداچوونەوە بە پەیمانی سێفەرداکرا. لەم کۆنگرێدا ئێسمەت ئەنیۆنوی سەرۆکی وەزیرانی تورکیە وەک نێونەری تورکیە و لۆرد گەرزن سیاسەتمەداری ئینگلیس وەک نێونەری بریتانیا لەسەر بابەتی ناوچەی مووسڵ کەوتنە گفتەگویەکی درێژخایەن. تورکیا لەبەر ئەوەی سێڤەری پەیماننامەی بە زۆر واژۆ کرد بوو لەبەر دۆڕانی لە جەنگدا بۆیە دەیویست حکوومەتی نوێ بە چاوێکی دیکەوە سیر بکرێت. لە کۆتاییدا لە 24 حوتی 1920 زاینی پەیماننامەکە واژۆکرا و پەیماننامەی سیڤەر هەڵوەشایەوە و وڵاتان دانیان بە سنووری تورکیەدانا کە سنووری دەوڵەتی عوسمانی بوو لە ئانادۆڵدا. ئەو هۆکارانەی کە وای کرد سێڤەری پەیمانی سەرنەگرێت و بریتی بوون لە بەهێزبوونی کەماڵیەکان لە تورکیا و ئەو سەرکەوتنە گەورانەی کە کەماڵی و ئێسمەت ئۆنۆنوی سەرکردەی کەماڵیەکان بەدەستی هێنا چونکە کەماڵیەکان بە سەرکردایەتی مستەفا کەماڵی کە دەوترا کە دواتر ناسرا بە کەماڵ ئەتاتۆرک هەر لە سەرەتاوە دژایەتی ئەم پەیمانەی کرد. گۆڕانی سیاسەتی بریتانیا کە لە سەرەتاوە پشتگیری لە مافەکانی کوردەکات بەڵام دواتر وازی لێدێنێت. ئەمەش کۆمەڵێک هۆکاری لە پشتەوە بوو لەوانە دەستپێکردنی شۆڕش لە رووسیە و دواتر شۆڕشی ئۆکتۆبری لێکەوتەوە. ئەمەش ترسێکی گەورەی بۆ بریتانیا و
سەرجەم دەوڵەتە زلهێزەکانی سەرمایه‌داری دروست کرد. لە پێش هەمویانەوە بریتانیا هەوڵیاندا کە تورکیا وەک وڵاتێکی لای دەستی سۆڤیەتی ئەو کات بەهێز بکەن بۆ ئەوەی ئەم شۆڕشە پەرەنەسێنێت. هۆکارێکی تر بریتی بوو لەوەی کە ئیتالیا و فەڕەنسا کە پێشتر هەردووکیان لە سەڤیردا بەشدار بوون، بەڵام دواتر دوو ڕێکەوتن لەگەڵ کەماڵیەکاندا دەبەسن واز لە کۆمەڵێک مافی خۆیان دێنن لە ناوچەکەدا. بە هەمان شێوەی ئەم ڕێکەوتنە وای لە بریتانیا کرد سیاسەتی خۆی بگۆڕێت بۆ ئەوەی بتوانێت دۆستەکانی خۆی لەدەست نەچێت. هۆکاری یونانیش هەبوو کە سەرۆک وەزیرانی نوێی لە یوناندا هەوڵیدا لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی تر هەڵبداتەوە و پەیڕەوی سیاسەتی ئاشتی دەکرد. دوای چەندین دانیشتن گەشتنە چەند خاڵێک لەوانە مادەی 37 کە دەڵێت حکوومەتی تورکیا مافی هەیە بڕیار دەرکات کە دەگونجێت لەگەڵ بەرژەوەندیەکانی. مادەی 38 دەڵێت حکوومەتی تورکیا بەڵێن بە دانیشتوانی تورکیا دەدات کە بەرگری لە ماف و سامان و سربەستیان بکات بەبێ جیاوازی ڕەگەز و زمان و ئاین. مادەی 39 دەڵێت حکوومەتی تورکیا هیچ کۆسپێک ناخاتە بەردەم کەس کە لەژێر چاوەدێری تورکیادان، هەروەها ئازادن بە زمانی خۆیان بازرگانی و ڕۆژنامەگەری و چاپەمەنی و هەموو چالاکی سیاسی خۆیان بکەن. لە پەیمانی لۆزاندا باسی کورد و کوردستان نەکراوە، باسی ئەرمەنیەکانیش نەکراوە، تەنانەت باسی پەیمانی سەڤیریش نەکراوە، بەڵام ناوەڕۆکی پەیمانی سیڤەر هەڵدەوەشێتەوە. بۆ نمونە لە پەیمانی لۆزاندا کورد وەک نەتەوە یان تەنانەت وەک کەمینەیەکی بچووک کە لە تورکیا باسی لێ ناکرێت. ئەگەر هەلومەرجی ئەو سەردەما لێک بدەینەوە، ئێستا زۆر کەس باسیەوە دەکات کە خەڵکی کورد بەگشتی بۆ هیچی نەکردووە دژی پەیمانی لۆزان. پرسیارەکەش لەوە هاتووە ئەگەر ئەمڕۆ شتێک ڕوو بدات وەکو پەیمانی لۆزان، ئێمە هەمومان چی دەکەین؟ ڕادەپەڕین، دەینە دەنگ، هاوار ئەەکەین کە خەڵکی کورد چارەنووسی لە وەتاغە دواخراوەکاندا دیاری نەکرێت، بەڵکو ئەم چارەنووسە دەبێ بەدەست خەڵکی کورد دیاری دەکرێت. ئەمە بەسراوە بەوەی کە بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان چەندە بەهێز بێت، چەندە لەگەڵ بزوتنەوەی پێشڕەوە ڕادیکاڵی باقی ناوچەکانی تر پشتیوانی لێ بکرێ و ڕێبەری ئەم شۆڕشە چەندە باوەڕ بەهێزی جەماوەری بێ و ڕێگا چارەی کێشەی خەڵکی کورد نا لە وەتاغە داخراوەکاندا بەڵکو لە هێزی بزوتنەوەکەدا ببینێتەوە و هەوڵی چڕی بۆ بدات. زۆر سپاس بۆ ئەم پرسیارەی کاگناسر کە ناربووی هیوادارین کە وڵامەکەش جگەی ڕزامەندی ئێوەی ئازیش بێت. ناوبڕێک ببینێن لەگەڵ گوڵناس دەینەوە خزمەتە.
ئەمیر لە هەفتەی ڕابردوو ئاژانسەکانی هەواڵی ئێران باسییان لە بەڕێوەچوونی کۆبوونەوەی هاوبەشی بەرپرسانی وەزارەتی ئیتلاعات و ڕێکخراوی ئیتلاعاتی سوپای پاسداران لە ئێران کرد. عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی لە پەیامێکدا بۆ ئەم دانیشتە کە لەلایەن محەممەد گوڵپایەگانی بەرپرسی نووسینگەی ناوبرا خوێندرایەوە وتی یەکێک لە لاوازیەکانی ئێمە لە پەیوەندی لەگەڵ دەستگای ئیتلاعاتیەکان لێک نەگەیشتنی ئەو ناوەندانەیە. خامنەیی داوای هاوکاری و لێکگەیشتنی لە هەموو ئاستەکان لەم دوو دامەزراوە ئەمنیەتیە لە ئێران کردووە. پێش ئەو راپۆرتی زۆر لەسەر ململانەی نێوان ئەم دوو دامەزراوە بوو و جیاوازیان لەسەر حاڵەتە جۆرە و جۆرەکان دیار بوو. لەم دیدارەدا عەلی ئەکبەر ئەحمەدیان سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی جەختی لەسەر بەدیهێنانی استراتیژیەکی یەکگرتوو لە نێوان وەزارەتی ئیتلاعات و ڕێکخراوی ئیتلاعاتی سوپای پاسداران کردووە. ئەحمەدیان وتی ئێمە دەرفەتی مامەڵەکردنمان لەگەڵ هەڵەکانی یەکتردا نییە، دەبێت کۆ ببینەوە و بتوانین یەک ئستراتیژی دروست بکەین. بەڵێ هەروەها لەم کۆبوونەوە ئەمنیەتیەدا ئیسماعیل خەتیب وەزیری ڕاگەاندن بەڕوونی ئاماژەی بە نیگەرانی بەرپرسانی باڵای حکوومەتی سەبارەت بە پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئێران کردووتی ئەرکمان لەسەر شانە کە تواناکانمان زیاد بکەین بە یەکگرتوویەکی جددی لە کرداردا بە مەبەستی بربەرەکانەی دوژمنان دژی سیستم بجڵێنەوە. خەتیب کە سەرۆکی ئەنجومەنی هەماهەنگی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیە ئاماژەی بە لێدوانی خامنەیی سەبارەت بە بڕیاری دوژمن بۆ گۆڕینی سروشتی کۆماری ئیسلامی کردو دەشڵێت ئەگەر ئەو دوو دەستگای ئیتلاعات وەزارەتی ئیتلاعات و پێکەوە کار بکەن و بگەنە یەکگرتووی دەتوانن هیوا لە وڵات دروست بکەن. حسین سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسداران هەروەها لە کۆبوونەوەی بەرپرسانی باڵای ئیتلاعات و ئەمنیەتی کۆماری ئیسلامیدا باسی لەوە کرد کە ناکۆکی نێوان سازمانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامی و وەزارەتی ئیتلاعات بووە لە هۆکارەکانی بەردەوامی ناڕەزایەتیەکان لە ئێران. هەموو ئەم ئاماژانە ئەوەمان بۆ دەردەخەن کە کۆماری ئیسلامی دەزانێت خەڵکی سەراسەری ئێران لێی وەرگراون و دەزانێت کە ئەم خەڵکە ئیتر ملکەچی چارە نووسێک نابن کە ئەوان بۆیان دیاری دەکەن. دەزانن کە ڕق و بێزاری و نەفرەت لەم دەسەڵاتە هەمووی کۆمەلگای گرتووەتەوە و ئەویش دەزانێت کە درەنگیان زوو ئەم خەڵگە ڕێگا دەدۆزنەوە کە خۆیان بەهێز بکەن و تەخت و بەختی ئەم دەسەڵاتە جنایەتکارە تێک بدەن. بۆیە ئاوا کەوتونەتە پەلەقاژێ و خەریکە دەستگا ئەمنیەتیەکان دژ بەم ڕەوتە بەرینە کۆمەڵایەتیە ڕێک بخات. بینەرانی ئازیز لەم بەشەدا نامەیەکی هاوڕێ بەهنامتان بۆ دەخوێنینەوە کە دەقی نامەکەی ئەوەیە. کاک بەهنام دەنووسێ جێگەی سەرنجە بزانین کچەکەی قاسم سلێمانی زەویەکی کڕیوە کە ڕووبەرەکەی 5,000 هێکتارە لە شاری پۆلدەش لە ئازەربایجانی غەربی. 5,000 هێکتار یەکسانە بە 50 کیلومتری مربع. ئەم زەویانە لە دەشی زەنگانە. بەپێی سەرچاوە هەواڵیە باوەڕپێکراوەکان لە بەشی زانیاری پارێزگاکان
زێنەب سەرقاڵی چاندنی بەرفراوانی داری گوێز و بادام لەم زەویانەیە. کارەکانیشی چەند مانگێکە دەستی پێکردووە. کڕینی 5,000 هکتار زەوی بە نرخی 2,000 تومن بۆ هەر مترێک 10,000 میلیارد تومەنە. پرسیاری سەرەکی ئەوەیە کە زەینەب سلەیمانی 10,000 میلیارد تومەنی لەکوێ وەرگرتووە؟ لە ڕێگەی کام سەرچاوی داراییەوە 10,000 میلیارد تومەن زەوی کردرا؟ کام قرس؟ کام کرێ؟ بۆچی ئیمکاناتی لەو شێوەیە نەدراوە بە خاوەنە ڕەسەنەکانی ئەم زەویانە؟ بێگومان ئەم کچە پارەی تاوانەکانی باوکی وەردەگرێ و ئەمەش لە حاڵێکدایە کە تەنانەت سەعیدی ئەندامی پارلەمان دەڵێت 4 شاری قەسرقاند، کەناراک، دەشتیاری و زەرابە تەنانەت یەک نەخۆشخانەیان نییە. کاک بەهنام لە کۆتایی نامەکەیدا دەنووسێ ئاوا سروەت و سامانی ئەم وڵاتە بە فیڕەو دەڕوات و ئەمە تەنیا نمونەیەکی بچووک لە تاڵانی سروەتی کۆمەڵگایە. لە ئاوا وەزعی تێکدا بوو ئێمە هێزی کرێکار، هێزی خەڵکی زەحمەتکێش چه ڕێگایەک دەمێنێتەوە تا بەر بەم تاڵانگەریە بگرین، چه ڕێگایەک دەمێنێتەوە تا ژیان و گوزەرانمان کە ڕۆژ بە ڕۆژ نوقمی هەژاری و نەداری دەبێ ڕزگار بکەین. ئایا ڕێگایەک هەیە جگە لە ڕووخانی تەواوی ئەم دەسەڵاتە دژە مرۆڤایەتیە؟ بەڕاستی هیچ ڕێگایەکی دیکە نەماوە، چون ئەمە پێداویستی ژیانە. بەردەوامبوونی ژیان وا دەخوازێت کە ئینسانەکان لە ماف و حرمەت و کەرامەتی خۆیان دیفاع بکەن. ئێستا ئەوەی وابوونی ئینسانیەت و مافی ئینسانی بێ لەلایەن ئەم دەسەڵاتەوە کەوتوتە بەر پەلامار. بۆیە تەنیا ڕێگا درێژە بە خەبات و تێکۆشان تا بەهێز بین و بەهێزی خۆمان ژیانێکی ئینسانی ئازاد و بەرابەر بۆ هەمووان دابین بکەین. سپاس بۆ کاک بەهنام بۆ نامەکەی.
گوڵناس دەڵم بێهۆنیە کە عەلی خامنەئی لە ساڵیادی مەرگی خومینی دامەزرێنەری حکوومەتی ئیسلامی لە هەموو بوارەکاندا بەرگری لە تاوانکاریە 34 ساڵی خۆی کرد. خامنەی بەڕێزگرتن لە ئامێری کوشتن و سەرکوتکردن، ڕۆڵی سپای پاسداران و بەسیج و لیباس شخصیەکان لە زانکۆ و شەقامەکاندا بەرزنخان. جا ئەمە بخەینە پاڵوتەی محەممەد جعفەر منتەزەری کە کۆماری ئیسلامی بە نیعمەتی خوددا وەسف کرد. ئەلبەت نیعمەتێک کە جگەل لە شەڕ و ماڵوێرانی، جگەل لە گرتن و ئازاردان و لە سێدارەدان و تەرۆرکردن، جگەل لە سەرکوتکردنی هەر دەنگێکی ناڕازی، جگە لە برینی زمان و شکاندنی قەڵەمەکان، جگە لە پەرەپێدان بە فەقر و نەداری، جگە لە پەرەسەندنی ئێعتیاد و برینە کۆمەڵایەتیەکان و جگە لە هەزار دەرد و مەرگی تر شتێکی بەدواوەدا نەبووە. بەڵام ئەم نیعمەتە کە دەکرێت ناوی جەهەنەمی لێ بنین و ئەم دەسەڵاتە پارێزەریەتی کاری دین و خوددا نیە، بەڵکە دین و خوددا وەکو جۆرێک شغڵ و دەستکەوتی بۆ کەسانێک کە ساحەبی ئەم پیشەن، واتە پیشەی دینداری میلیاردها دلار و سروەت و سامانێکی ئاسمانیە کە دەستیان دەکەوێت. ئەم هەلومەرجە ئەگەر بۆ ئەوانیانێت ساحەبی پیشەی دینداری نەعمەتە، بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش زەحمەت و جەهەندەمە. ئەو نیعمەتە لە دەست خامنەی و چەتەکانیدا کە دەسەڵاتی بێلێپرسینەوە یان بەسەر سیاسەت و ئابووریدا هەیە بەڕێوە دەچێت و هەر کەسێک ملکەچی نەبێت دەبێ بخێندگرێت و بکوژرێت. بۆیە ئەوەی ئێستا هەیە بۆ ئەوان بەڕاستی نەعمەتە و بۆ ئێمە جەهەنەمە. ئەم دەسەڵاتە لە هەوڵی چاندنی ترسی خوددا لە نێو ناڕزایەتیەکاندا هەیە تا ئەم نیعمەتەیان لێ نشێوێ. هەموو کارێک ئەکەن تا بیپارێزن سیستماتیک با بڵاوکردنەوەی هەواڵ و ڕووداوی ناڕاست تەقالە دەکەن و چەواشەکاری بەکاردەهێنن بۆ فریودانی خەڵک. بڵێ هەر بۆیە درۆکردن و فریودان وەک ئامرازێکی کاریگەر بەکاردێنن. با قسەکەمان بە قسەیەکی بە نرخی ژان پۆل سارتەر تەواو بکەین. ئەم بیرمەندە دەڵێ دامەزراوەی ئاینی جامەسیحیەت بێت، ئیسلام یان جوولەکە، پێش ئەوەی کۆمەڵێک بیر و باوەڕی کۆمەڵایەتی بێت، بینایەکی کۆمەڵایەتی گەورەیە کە لەسەر درۆ و فری و دامەزراوە. باج کۆ دەکاتەوە و پارە کۆ دەکاتەوە و پارەش دەدات بۆمانەوەی. دەسەڵاتی خۆی لەسەر ئەساسی فری و درۆ و زەبر و زەنگنواند کە ئەویشیان دەکات بە یاسا و دەیپارێزێ. هەمووی ئەمانە بە پشتبەستن و کەڵک وەرگرتن لە ئاین بەڕێوە دەبات. بۆیە دین شەرابێکی پاک نییە، ئیتانۆلە کە سەرخۆشت دەکات، بەڵام بە نرخی کوێربوون. ناوبڕێک ببینن دەینەوە خزمەتان. عزیزان لەم بەشەدا هاوڕێ محەممەد قادری پەخشانە شێعرێکی بۆ نردوین کە لە ئێمە بینەراندا بیخوێنینەوە. ئەم پەخشانە شێعرە تەسویرێکی شاعرانەیە لە دوایین دیداری دوو برا، واتە هاوڕێیانی گیانبەختکردو و ماجد و ئەمجەدی مستەفا سوڵتانی کە بێ ئاگاداربوون لە یەک جنایەتکارانی کۆماری ئیسلامی بە چاو دەستبەسراوی لە بن دیواری مەرگدا لەگەڵ کۆمەڵێک ئینسانی تر بۆ ئێعدامکردن ڕیزیان کردبوون. لەم پەخشانەدا لە زمانی هاوڕێ ماجیدەوە باس لەوە دەکرێت کە چۆن یەکتریان ناسیوەتەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد. ناوی پەخشانەکەشی سەردێڕەکەی دوایین دیدارە. بوومەلێڵەی بەیانی بوو ئەو کاتانەی کە ڕووناکی پەردەی شەرمی شەو ئەدڕێنێ، گزنگی خۆری گەرموگەش لەسەر کەڵان سەردەردێنێ، لەگەڵ پۆلێ هەڵۆی بەرزەفرا بە چاو و دەست بەسراوی لە بن دیواری مەرگی جەلاددا ڕیز کرابووین. لە ناکاو بۆن و هەناسەیەکی ئاشنام هەڵمژی، هەستم کرد بۆن و هەناسەی ئەمجەدی برامە، ئەویش لە شوێن بۆن و هەناسەم ئەگەڕێ. بە پەرۆشەوە بە بۆن و هەناسە یەکتریمان ناسیەوە و نزیک بووینەوە. هەناسەم لە شوێن هەناسەی گەرمی، بۆنم لە شوێن بۆنی ئاشنای وەک عەترێ، دەمزانی ئیتر هەرگیز یەکتر نابینینەوە. لێم ڕوون بوو جارێکی تر سیمای خۆشەویست و بزەی گەرمی سەر لێوانی ئەمجەد بەدی ناکەم. زۆر تامەزرۆی دوایین دیدار بووم لە چرکە ساتێکدا کە لە یەک نزیک بووینەوە، بێ پشۆکان بەبێ ترس بێ ماتەڵ بوون، زۆر بە گەرمی
یەکتریمان لە ئامێز گرت تا تاسەی دووری یەکجاریمان بشکێت تا ئەو کاتە نەمدەزانی کە ئەمجەدیش بۆ سەفەری دوا مەنزڵگاش هاوڕێمە چونکە لە دوایین نامەدا کە بۆ دایە بەهیەی دایکم نردبوو هەواڵی ئەمجەدم لە دایکم پرسی بوو قەدەر وای کرد لە دوایین دیدارمانە لە بن دیواری مەرگی جەلادا ببینە هاوسەفەر لە خەیاڵی خۆمدا دەمگوت خۆزگە ئەم سەفەرە لێرەدا کۆتایی نەدەهات بچوێنێتەوە بۆ لای کاکفوات تێکەڵ بە کۆڕی هاوڕێیانی تاڵە سوار بووینەتەوە دڵنیاش بووم کە دایە بەهیە و مەلەکەی خوشکم بە تەنیا جێمان ناهێڵن هەر چۆنە بێت دەمان بنەوە لای کاکفواد و حسەین و ئەمین بۆ ئەو کارەش زۆر ماندوو بوون زۆر زەحمەتیان کێشا پێمانەوە منەتی مەلای جەلاد و زۆر نامردیان کێشا زۆر خۆم بە شەرمەزاریان دەزانم زۆری شەرەفمەند و سەربەرزم کە خاوەن دایک و خوشکی ئاوا شۆڕشگێڕ و ئازام دوجار کە بە کاکفواد و کۆڕی هاوڕێیانی تاڵە سوار شاد بووینەوە لە دوورەوە بینیم کاکفواد لە ناو کۆڕی برا و هاوڕێیانەوە بە تاسەوە چاوەڕێمانە تا لە ئامێزی بین هەردەم زانی ئەم کاروانە بێسەر کردا ڕێ ناکەوێ و بەبێ فوات ناگاتە جێ چونکە ئێمە هەموو قوتابی مەکتەبەکەی کاکفواد بووین ئەو مامۆستا و ڕابەرمان بوو بەرز و بەڕێز و شکۆدار بێ یادی هاوڕێی سەرکردا کاکفواد و هەموو هاوڕێیانی گیانبەختکردووی ڕێبازی کاکفواد زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد بۆ ئەو پەخشانە شعریکە نردوێتی بۆ ئێمە و بینەران سپاس ئازیزان لەم بە شەشدا شعرێکە لە شاری سەقزەوە بە نازناوی شەهێن نردراوە بۆمان بۆ یادی گیانبەختکردو کاک فەرهاد شەعبانی خوێندوێتی پێشکەشتان دەکرێت فەرمون بۆ بیستنی ئەم شعرەکە لەلایەن شەهێنەوە نادراوە بارانی خەم ئەم بەهارە دەستی لە دەست جەلاودی من بە خۆڕ دادەکا و دەچێتە نێو دەرونی ناشاودی من لۆمەم مەکەن کە تەزیوم بە مەرگێکی بێواودی من سکاڵای خۆم بۆ کوێ ببەم کێ دەبیستێ فەریادی من یادگارەکەی سنەی سوورم ڕووخۆشەکەی دڵشادی من یەخسیرەکەی دەستی غەدر پێشمەرگەکەی ئازادی من خۆشەویستەکەی کۆڵبەران لەگەڵ ئەوین هاوزادی من ئازیزە نێوت لە دڵما دوانە جوانەکەی یادی من وتت لەسەر پنجی ئەوین هەڵچێنراوە بنیادی من بڵێن بە فەرهادی کۆکەن فەرهادترە فەرهادی من فەرهادترە فەرهادی من باوکی گیانبەختکردوویەکی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد بەپێی هەواڵێکە بەدەستمان گەشتووە بەداخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی هەشتی پوشپەڕی ساڵی 1402 هەتاوی کاک حاجی سدیق شەرەفی باوکی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵە فارۆق شەرەفی خەڵکی دیواندەرە بەهۆی نەخۆشیەوە ماڵاوایی لە ژیان کردووە کاک سدیق قەسایەتێکی خۆشەویستی ناو دڵی خەڵک و ناوچەی دیواندەرە و دەوروبەر بوو ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی تێکۆشەری شەرەفی و خەڵکی شاری دیواندەرە دەکەین و خۆمان بە شەریکی خەم و هەژارەیان دەزانین یادی ئازیزی بەرز و بەڕێزمیت.
زۆر بەداخەوە پێشمەرگێکی دێرینی کۆمەڵا ماڵاوی لە ژیان کرد بەپێی ئەم هەواڵانەی کە بەدەستمان گەیشتۆ ئاگادار کراوین ڕۆژی سێشەممە ڕێکەوتی شەشی مانگی پوشپەڕی 1402 هەتاوی زۆر بەداخەوە پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵا بە ناوی سەید بەها نەبەوی بەهۆی نەخۆشیەوە لە شاری بۆکان ماڵاوی لە ژیان کرد. کاک بەها نەبەوی سیمای ناسراوی خەڵکی بۆکان و پێشمەرگەی دێرین و بە وەفای کۆمەڵە بوو. ئێمەش لێرەوە بەم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی نەبەوی و هەموو خزم و کەس و کاریان دەکەین و خۆمان بە شەریکی و خەم و هەژارەیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز و ڕێگای پڕێبوار. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرەش کارتینە کۆتایی بەرنامەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. بەڵێ عزیزان سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی داهاتوو هەر بژین بە شادی و کامراوی ماڵاوە.